هەموو خۆپشاندانێک لە دنیا دیارە مەسیجێک و نامەیەکی لە پشتەوەیە. نامەکەی سەدر تا هەفتەی پێشوو بە وازح دەرەکەوت، بەڵام لەم هەفتەیەدا جۆرێک لە غموزی تابوو، چونکە ئەوەی لای ساسەی عراقی دروست بووە کە سەدر جارانی دیکەش ئەم خۆپشاندانیان کردووە. کۆتایەکەی بەوە هاتووە کە کۆمەڵێک امتیازات وەرگیراوە لە بری ئەوە، بۆیە خوازیار بووم ئەو مەسیجە بە شێوەیەکی گونجاو بگاتە هەموو لایەنەکان. لە بیدایەتە ئێمە وا تەسەوورمانەکەم خۆپشاندانانە بۆ پشتگیریە لە حکوومەتەکەی دکتۆر حەیدەر عەبادی کەم ڕەفزی گەندەڵی بکا، کەم حاولەی چاکسازی بکا، بەڵام تێگەیشتین ئەم خۆپشاندانە دژ بە حەیدەر عەبادی و بە حکوومەتەکەی دێتەوە کە ئەمە ببوورە دوو ڕیسالەی جیاواز بوون لە ماوەی 2 هەفتەدا دراون. بۆیە بە بڕوای من خۆپشاندانەکان لە عێراق ماهیەتی خۆیان لە دەستە دەنەگەر بەو ئاقارە و بۆ ئیمتیازات بەدەستێنان بێت لەلایەن هێزە سیاسیەکانەوە. بۆیە کاتێک نامەی خۆپشاندەرێکە گاتە شوێنی خۆی کە ئەو نامەیە زۆر وازەح بێەوە بۆ خزمەتگوزاری بێ بۆ خەڵکەکەی وە لە بەرژەوەندی تەواوی گەلانی ئەو وڵاتە پێک بێن. کاک ئەحمەد، تۆ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی بێگومان لەگەڵ هەر 4 فراکسیۆنەکەی کووردا تاوتێ و توێژی ئەم خۆپشاندانتە کورد لەگەڵ مانەوەی عەبادیە پشتگیری عەبادی دەکات یاخود پشتگیری داواکانی سەدرەکات یاخود تەنها سیرەکات. ئێمە بڕیارێکی ئەوتۆمان نەداوە، بڕیارێکی بەو شێوەمان نەداوە کەوا دژ لە حکوومەتەکەی عەبادی کار بکەین یا کار بۆەوە بکەین کەوا حکوومەتەکەی دکتۆر عەبادی هەڵوەشێنرێتەوە و بەو ئاراستەیش کارمان نەکردووە کە لەگەڵ بەڕێز موقتەدا سەدر بین. ئێمە لەگەڵ بەرژەوەندی گەلانی عراقین، لە ناو گەلانی عراقا هەرێمی کوردستان و گەلی کورد لە ناو ئەو بابەتە. بۆیە هەر خۆپشاندانێک بە بەرژەوەندی خەڵک بێ ئێمە لەگەڵین و هەر چاکسازێک لە حکوومەتەوە بکرێ ئێمە لەگەڵینی بە بەرژەوەندی خەڵکی ئەو وڵاتە کۆتایی بێت. ئێستا فشاری ئێوە دوای ئەوەی کە دوێنێ موقتەدا سەدر هاتە بەردەم دەرگای ناوچەی سەوز و هەڕشەی ئەوەشی کرد کە لە توانای داهەیە بێتە ناو ناوچەی سەوز و ئەم بینایە بگرێت. دوای ئەمە ئێوە فشارتان چی ئەبێ لەسەر حکوومەت بۆی چاکسازیەکان بکات یاخود لەگەڵ موقتەدا سەدر بگاتە ڕێکەوتنەوە خۆتەڵی موقتەدا سەدر پێشتر بە امتیازات دەستی لە خۆپشاندانەکان بەردا؟ هاتنە ناوچەی سەوز من بە دووری ئەزانم، چونکە ڕاستە هەموو دەوڵەتێک سیادەی هەیە، بەڵام منطقەی ناوچەی سەوزی جۆرێک لە سیادەی هەیە، چونکە هەموو سەفاراتی وڵاتە ئەجنەبیەکان لە ناو منطقەی سەوزایە و حکوومەت لە ناو منطقەی سەوزایە. بۆیە بە دووری ئەزانم ڕێگە بدرێت هیچ خۆپشاندانێک بێتە ناو منطقەی سەدر هاتنە ناوچەی سەوز لەلایەن خۆپشاندەران و واتە کۆتایی حکوومەت و هەموو مؤسساتی تەشریعی و تەنفیزی و قەزایی. بۆیە ئەوە بە دوور ئەزانم، بەڵام فشاری ئێمە هەمیشە بەردەوامە بۆ حکوومەتی حەیدەر عەبادی ئەو چاکسازیەی کە داویەتی لە ڕاستیە حەیدەر عەبادی خۆشی وازەح نییە لە چاکسازیەکانی، ئایا چاکسازیەکی ڕیشەی و گشتگیرەوێ یا چاکسازیەکی جوزئیەوێ. بە بڕوای من حەیدەر عەبادی خۆشی تا ئێستا وازەح نییە لە چاکسازیەکەیە، چونکە ئەو لەوانەیە گیری خواردووە دەست هەندێک وەزیر و وەزارەتەکانەوە، بەڵام بیانووی لە هەموو وەزارەتەکان بۆ دروست بووە. بۆیە حەیدەر عەبادیش خۆی وازەح نییە لەو ڕیسالەی کە ئێوە بیگەێنێ بە گەلانی عێراق. پرسیارەکەم دووبارە ئەەکەمەوە، ئێوە تۆ سەرۆکی فراکسیۆنی لەگەڵ هەر 5 فراکسیۆنەکەدا ڕاوێژتان کردووە، کورد لەم پرسەدا یەک دەنگە؟ کورد تا ئێستا لەم پرسەدا یەک دەنگە و لە سەرجەم کۆبوونەوەکانی پێشووتری شاوی لەگەڵ لای سەرۆک کۆمار کراوە یەک دەنگ بووین و من پێشتر کۆبوونەوەمان لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە کردووە. هەمومان یەک دەنگ نین لەسەر چاکسازی لە عێراقا و گەیاندنی نامەی هەرێمی کوردستان یەک دەنگین تا ئێستا، ڕەغم ئەوەی تا ئێستا ئێمە ئیتلافێکی موحەدمان نییە، بەڵام یەک دەنگین بۆ داواکاریەکانی خەڵکی کوردستان. ئەمەوێ پرسیارێکت لێ بکەم دوور لەم بابەتە، چونکە گرنگە بەڕاستی خەڵکێکی زۆر چاوەڕێیەکە، تۆ لیژنەی داراییت ناچارم لێ بکەم. پارەی جوتیاران چی لێ بەسەرات وا بڕیارە هەفتەی داهاتوو بدرێت؟ پارەی جوتیاران نامەیەکمان ئاراستەی وەزیری بازرگانی کرد، جوابی داوینەتەوە کە 6 ملیار بۆ دهۆک و 8 ملیار بۆ هەولێر و 6 ملیار بۆ سلێمانی و 3 ملیار و 300 میلیۆن بۆ کەرکووک. بەردەوام ببین لە فشارکردن لەسەر وەزیری تیجارە و حکوومەتەکەی دکتۆر حەیدەر عەبادی بۆ دابینکردنی تەواوی ئەو پارانەی کەوا
جوتیاران چاوەڕێیەکەن یا استحقاقاتیان هەیە و گەنمیان ڕادەست کردووە بە حکوومەتی عراقی ئەومان لەبیر نەچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە گەنمی 2016 احتیاتی خۆی بکات چکە ئەوەی من بیستمە لە وەزیری تیجارە پێچێ ئامادە نەبن گەنمی ساڵی 2016 وەربگرن چونکە کۆمەڵی مەرجیان هەیە ئەو مەرجانەش هەندێکی بیانوە و هەندێکی مەرجی حەقیقین. مژدەیەکی خۆش بوو بۆ جوتیاران هیوادارم بێت دەست خۆش بۆ تۆ بژیت. بەڵێ شوان دەگەڕێمەوە لای تۆ ئەوە وتە و بۆ چوونی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بەڵێ ئومێت محەممەد بەرپرسێ ئۆفیسای NRT لە باژارێ بەغداد گەلەک سپاس بۆ زانیاریێنتە.